دوای 59 ڕۆژ لە دابەشکردنی موچەی مانگینۆ وەزارەتی دارایی هەرێم بادروشمی سپاس بۆ خۆڕاگریتان وادەی دابەشکردنی موچەی مانگی دەی ئاشکرا کرد. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیەندراوێکی لەسەر موچە بڵاو کردەوە ئاماژەی بەوە کردووە ڕۆژی سێشەممەی داهاتوو کە دەکاتەوە هەفتەی مانگی 12 دابەشکردنی موچەی مانگی دەست پێ دەکات و دوای گەیشتنی تاوەکارەکانی موچەی مانگەکانی دیکەش دابەش دەکرێت. بەڵام هیچ وردەکارێکی بۆ هاتنی ئەو تاوەکاریانە دانەناوە گرنتی نییە کە چەند ڕۆژ چەند مانگی دیکە ئەو تاوەکاریانە دەگات. وەزارەتی دارایی موچەخۆرانی هەرێمی لە یاد نەکردووە و لە ڕاگەیاندراوێکیدا پەیامێکی بۆ ناردوون و نووسیوێتی موچەخۆرانی هەرێم سوپاسی خۆڕاگریتان دەکەین دڵنیا بن بە هیچ شێوەیەک دەستبەرداری مافەکانتان نابێت. جیالەوە وەزارەتی دارایی هەواڵی دیکی بە موچەخۆران داوە و نووسیوێتی گفتوگۆکانمان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بۆ چارەسەری کێشەکان ئەرێنی بوون و لێک تێگەیشتنی هاوبەش هاتۆتە دی بۆ دابینکردنی شایستەدارایەکانی موچەخۆرانی هەرێم.